سڵاوتان لێبێ بەڕێزان ئەم جۆرە ئۆتۆمبیلانی کە دەبینین لە پشتمەوە ئۆتۆمبیلی شەریکەی مارسیدسە کە ناوی جی کلاسە. دەمەوێت بەنامەیەم جارە لەسەر ئەم جۆرە ئۆتۆمبیلانە بکەم. ئێستا ئەم جۆرە ئۆتۆمبیلانە هەر کەس کە دەیبینێ یاخود ناوەکەی دەبیستێ ڕاستەوخۆ مێشکی بۆ هەندێک کەس ئەڕوات کە بە مودەیەکی زۆر کەم دەستی بەم جۆرە سیارانەگات کە نرخێکی زۆر گرانی هەیە هەموو کەسێک ناتوانێت بە ئاسانی دەستی پێی بگات. دەمەوێت بەنامەیەم جارە بە دوواداچن بۆ ئەمە بکەم. ئەمە ئۆتۆمبیلە سەیرکە ئەمە چ جۆرە ئۆتۆمبیلەکە؟ ئەمە جی کلاسە. نرخی ئەمانەیە چۆن؟ وەڵی زیاترەوە لەو دیوە فرۆشن ئێمە ساری بەکاراتەوە کڕینەوە فرۆشین. نرخی ئەم جۆرەیان بۆکو باسەکرێنڵێن زۆر گران. وەڵی یارۆڵا گرانە. ئەمە جۆرە ئۆتۆمبیلە لە سۆسیال میدیا هەندێک بە ناوچە مۆدل باسەکەن کەوا بە ساڵی ئیشکردن بە 2 ساڵی ئیشکردن متەخاوەنی. وەڵی من بڵێم وەکو ئەوە نازانم چیت پێ بڵێم. چۆن بە ئاسانی ئەتوانن لە ماوەی ساڵی ئیشکردن نەخاوەنی ئەم جۆرە ئۆتۆمبیل لە کاتێکە فەرمانبەر و مامۆستا و خەڵکی خۆمان زۆر بە زەحمەت دەتوان بگەن. ئەمە لاچێ من وەکو بۆ چوونی خۆم هەر شتێک بێ وەکو ڕێکلامێک بۆ خۆیانی بکەن معقول نییە ناچێت ئاخڵاو ناچێت هەنی مەبلەغێکی خەیاڵی 8 دەفتەر 10 دەفتەر معقولەتەوە بێ لەوەش بەرزترە وانە ئێمە کەمێکە ێڵێ ینی تەنها بۆ ڕسمگرتنە. بەڵێ بێگومان ئێمە خۆمان ئەگەر بە وردی بیری لێ بکەینەوە ئەو شتە منتەق نییە. کەسێک چەند ساڵ ئیشەکات هەوڵەیە بەعخار و بۆش ئەم جاگەر خانوویی بۆ پێوە بوونێ وایە تەنها بۆ ئەوەیە جۆرەکان خۆیانی پێ بەناوە بە تاکید وایە ئەوە تاکید بەڵێ. بەڵام بۆچی یانەوە ئەومە بکەن؟ بۆچی یانەوە بە دوو لە ڕوویتەوە بە شتێک کە ناڕاستە بە ناوی خۆیان کۆمەڵگا چۆن بەرەو خەتەریات برن چۆن بیهێژێنن چۆن مۆرکە ئەسلی و کوردایەتێکە و ڕەسەنیاتێکی لێ بکەنەوە یعنی ئەمە کوردایەتێکەمان ئاوا بەو شێوە بۆ ها یعنی هەر یەکێک هەڵسە ئێمە کەی وابوو نادی بیرکەینەوانە لای کوباڵخوان لە با و باپیرانمان لە پێشینەکانمان وەکو هەر ئەخلاقێکگەر بێ لە هەموو شتێکیش کاریگەری خراپیان دروست زۆر کاریگەری خراپی بۆ سەر کۆمەلگا بۆ سەر هەموو چینەکان. بەڵام من حەزم کرد ئەمە دوت ڕەنگە ئەمە تەنها بۆ وێنەگرتنێک بێ ئەو ینی ڕاز نەکەن کاڵێن خاوەنین چونکە ئێستا ڕەنگە زۆر کەس خەونیەوە بێ ئەویش بێتە کچە مۆدێل و سبەینێ ئەمە بەدەست بێنێ بەڵام وەکو تۆڵێ ڕەنگە ئەمە واقعی نەبێت تەنها ڕسم ئەکرێت مستەفید بن بەڵام بەم شێوە بەم عەدەد و بۆنە بۆ ژمارێنە ئەکرێت هەموو کەسێک لە بوارەکەی خۆی لە ئیشەکەی خۆی مستەفید دەبێ بە بڕێکی پارەی دیاریکراوە. بەڵام تۆ بێ وانەیە تۆ 12 دەفتەر 15 دەفتەر بەس بۆ سارێک ئێ بێ بۆ شتی کە چی بێ. وڵای بۆ وڵاتی ئێمە گرانە ژنا شەریکی چاکە تا بڵێ ساری چاکە بس بۆ وڵاتی ئێمە گرانە. خۆ چ سیارێکت پێ؟ توێتە. باشە من ڕسمێکت نیشانە دەم ئۆتۆمبیلێکە بزانم تۆ کە ئۆتۆمبیلەکەی بینی چیت بە خەیاڵات ئەمە سیارەکەی بۆی هەمە نییە بە قوربانە بە سیارە جی کلاسەوە شەریکەی مارسی باڵە بۆچی بۆ ئێمە نابێت؟ قوربان ژیانەوانی کە بەرپرسن و دەوڵەمەند و کچە مۆدێل نەوانیان پێ بە ساغەوە. ئێستا ئەوکو جەنابەت دوتت ئەم ئۆتۆمبیلە زۆر گرانە من هەواڵم پرسیوە نرخەکەی لە نزیکی 20 دەفتەرەوە بۆ تا 25 دەفتەر بەڵام هەندێک کەس بە ساڵێکی ئیشکردن بە 2 ساڵی ئیشکردن وەکو خۆیان ئەڵێن چۆن نەتوان ئەم جۆرە ئۆتۆمبیلە گران بەیانە دەست قوربان ژیانەوە بە پارەی حەڵاڵەوە پایار ناکرێت بە 25 ساڵیشەوە پایارە پایان ناکرێت من ئالێرەکە ئەم ئیشە بکە ئەگە ئیشی مارەزیشکەم 25 ساڵ ئەو سیارێم بۆ پایان ناوێ بە ئیشی مارەزیشەوە بە 25 ساڵ ناوەڵامەگە دزیکەم و خۆڵ ببڕم و نەوتی خەڵک بفرمۆشم و ئەوانە چۆن بەدەستێنێ قوربان گیان لە ڕێنە بە ئاسانی دەستیانەکە بە جگە لە مەشتی دیکەشانەیە وەکو خۆیان دەڵێ دەڕێنە یاساییەوانە بەکاریە قەدەیە و قسەیان ڕاست بێ کە هەیان بێم شتاشی چات و خوا بە مناڵێک ژباقلی تەقەوەقیەوە کاتەوە قسەی ڕاست بێت بە ساڵێکی کلاسی پێیاکات وەرە چۆن شتی وا بێ برای بەڕێز ئەگەر یەکی ویژدان و کەرامەتی هەیە بێ ئەوە ناشێتە مێشکیەوە بۆ یەکێ بێ کە دزی بێت و یەکێک با باسی نەکەینەوە کەناڵێکی ناسە شتی گەمەوت بەڵام ئەم ئۆتۆمبیلە خۆی ئۆتۆمبیلێکی یانی بە شخصیات بوو بەس بۆ لە کوردستان ئاوای لاتەوە خۆی سەر لە وڵاتانی دیکە ڕەنگەم ئەم ئۆتۆمبیلە زۆر شخصیاتی زیاتر بێت بۆی ئێمە قوربانژیان بۆ سەلامانی کە وەکو فەرموو یا بێ دەوڵەمەند بێت یا بێ بیرە نەوت هێبێ یا بێ کچە مۆدیل بێ ئەوە پێ بێ ئەژنا بۆ یەکێکی وەکو من و تۆ نابێتەوە بۆ مامۆستا و فەرمانبەر و پێشمەرگەواننی وەڵا قوربانژیان پێشمەرگەیەکی تاماوە مانگی 500,000 هەیە بەچی با بەکرێ خانوم بە کرێ مۆلیدە بەکرێ ئاو کارەبا
بەچی بە ساڵێ پایەکات هەندێک کەس هەیە دەڵێ بە ساڵی ئیشکردن من بوومەتە خاوەنی ئۆتۆمبیلە ئایا ئەو بە ساڵی ئیشکردن بە 2 ساڵی ئیشکردن کەسێک دەتوانێت بێتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 20 بۆ 30 دەفتەری ناوەڵە بەچی ئیشێک ئەوەی کە باسەکرێت ینی بۆ نمونە بەناو کچە مۆدێلە بەناو بۆ نمونە هەندێک کەس لە سۆشیال میدیا باسیەکەن ئایا ئاسانە ئەم شتە بە ئاسانی ئەوان باسیەکەن بوونەتە خاوەن ناوەڵا شتانە بۆ ئەو هینانە ئەبێت بۆ کچە مۆدل و ئەمانە بەس بۆ ئیشە کاسبی حەڵال بێ نەوەڵا ناتوانێت بێت بۆ کچە مۆدل بە ئاسانی لە وڵاتی خۆمانە دەستێکا بەم شتانە ئەوانە دەستیانەکەوێت بەسکە تۆ ئیشێکی حەڵال بکەیت و ئیشێکی شەرعی بێ نەوەڵا ناتوانێت بیبە صاحبی بە ئیشی حەڵال و شەرعی ناتوانێت ناوەڵە ئەوان چۆن ناتوانن کە ڕەنگە زۆر بەشان هی وڵاتی خۆمان نەبن هەرچەندێت لە وڵاتی خۆشمانە کچە مۆدل هەیە بەڵام لە وڵاتانی دیکەشەوە دێن دەڵێن بە 2 ساڵ بیشکردن و متەخاوەنی ئۆتۆمبیل وەڵاهی ئەوە چونکە من ئایدوشتانە نیم ناوەڵە ئەوانی ئەوان ئەچێتە ئەقلەوە بەس بۆ خۆمان نەوەڵە ناچێت ئەقلەوە بە کاسبێکی حەڵال و دروست بۆ نمونە فەرمانبەر دەتوانێت بێتە خاوەنی بە موشەی فەرمانبەرێکی بێتە خاوەنیەوە ناوەڵە هەر نابێت نەک بڕواناکەم نابێت نەوەڵە کوا موچەکە کوا ئەوەیە تۆ ببی بە ساحیبیەوە شەریکەی مارسیدس شەریکەیەکی چۆنە ناو سیارە وڵی شەریکەیەکی عالمی و باشە خەڵەکەی کڕێ وڵی جا خۆ نرختان نرقێ هەیە نازانم بە شێوازی گشتی وڵی آخر نەوە مۆدل بۆ مۆدل نەوەکان فەرقەکە جۆرەکەت نیشانە دەم بزانم چ زانیاری تەیە لەسەری ئەم ئۆتۆمبیل ئەمە جی کلاس چۆن ئامان من نەم کڕیەوە بەس وەکوڵێن لە دەوری 30 دەفتەر و 32 دەفتەر ئاڕاتساریە ئەمە 30 بۆ 32 بەڵێ ئەڵێن لەو سارانە ئاڕۆ باشە ئەم جۆرە ئۆتۆمبیلە تەمە مارسیدس بە شێوازی گشتی مارکەیەکی بەناوبانگە بە شخصیاتیشە بەڵام لە وڵاتی خۆمانە ئەم جۆریان کە سەرڕای و نرخی زۆر گرانە بەڵام ڕەمزی هەندێک شتی تایبەتی وەرگرتووە تاان شتێکی تایبەتە وێ بۆ سارێ تاان ئەمە خوانەخوازەتیا وەرگەڕێڵێ ناو قاسایەوە نەپارێزراوی بەڵام ئەڵێن ئەم جۆرانە تەنها هەندێک کەسی تایبەت بەزیە شای بۆ بکڕی ئەڵێن هەندێک کەسی تایبەت نەبێ ناتوانم جۆرە بەڵێ بەتاشید ئەوەی پارەی دانێ دوانی تری وای نەبێ ناتوانێەوە بکڕ بەڵام هەندێک کەسان وەکو لە سۆشیال میدیا باسیەکەن ئەڵێن بە ساڵی ئیشکردن بە 2 ساڵ ئیشکردن بوونێتە خاوەنی ئۆتۆمبیل مەبەست ڕوونتر وابزانم مەبەست ئەمانەیە کە علە سازەڵە نام شاجوان و کچە مۆدێل و چێتە ئەقڵتەوە ئەم شتیان ڕاست بەخوایتە خۆم شتێ ڕۆدا هەموو شتێک ژەبێت لەم وڵاتەیە ئەوەی کە چۆن ئەتوانن بە ساڵ و 2 ساڵیشکردن ئەو ئۆتۆمبیلە گران بەهای بکەن وڵای دەربا نازانم بڵێم باخۆما گوناهبار نەگەی بەڵامی تر شتەکە هەموو کەس باسێک ئازاین بچینەوەگە باسکردنی و شێوازیە و بەدەزێنانی ئەم سیارانە خۆ دۆڕانەی جێرتیایە تاوە گوشتە بەدەسێن دۆڕاند تەبع نەرە بێ وابێ هەجینا من ئەوە چەند ساڵە لێرانەی شەکەم بۆ ناتوانم شتێوا بکڕم بەخوا مەکتەبم فەرمانبەرێکی ناتوانێت بە موچەی فەرمانبەرەکەی ئەوە موچەی فەرمانبەر بەشی چی بکە کرێخانوو بکە بەشی مناڵ بکە بەشی ناخواردنی بکە بەشی خۆراک بکە چی بکە واز لە فەرمانبەری بێن دەوڵەمەنی ژمانەیە بەڵام هەر هێشتا ناتوانێت ئەوە بکڕێ ئەوەندە گران ئەوە دەوڵەمەنی قایمی پێڵەن سەرپی ناکە دڵی نایە بەس کێشەکە ئەوەیە بۆچی ئەم ئۆتۆمبیلە گران بەهایە بەو هەموو تۆکمەیە ئەم جۆرە کەسانە ئەوکو باسەکرد ئەو کچە مۆدلانە بە ئاسانێتوان بەزی بێت وەڵایم پێ دەڵێم خۆدۆڕانەی شتیایە بۆیە بەدەستیە ناوە کەسی واژەیە شخصیاتی خۆی بە هەزاریوان نادا هەر بە گەورەی ژەمێنێتەوە هەر بە گەورەی ژەمێنێتەوە هەموو کەس شەزانێک گەورەی ئەوانەشی کامانە بەدەسێنە شەر نییە شخصیاتی دەرەجەیەک بێ یان هەشە پێێتی هەر لە بە باپیرانەوە بۆی ماوەتەوانێ و ساحیبی شخصێتی خۆشێتی بەس منەوە پێ ناخۆشە هەیە ساحیبی ئەمەیە خۆی دۆڕانەوە بەدەستێنەوە ئەوەشی ناشرین کردووە کە شایەنێتی بەداخە خۆزگەوانە وایە لە وڵات وڵی تر لە بازارڕ حەسبی لە هەیە لە 20 دەفتەرەوە دەست پێەکە لە 15ەوە تا ڕابۆ 25 دەفتەریش ئێستا ئەم جۆرە سیارەیە جۆرە ڕەمزی ینی هەندێک کەسی تایبەتی وەرگرتووە هەڵێن کچە مۆدێلەکان بە ئاسانیت توانەمانە بەدەست بێنن ئەمە تا چەند لەچێت تاخلی تۆ کەمشتە ڕاست وڵی هەنەیە ئەمە بینیمانە زیاتر لەو
تۆڕە کۆمەڵایەتیانە پێیان بووە مەسەڵ بڵێن ڤیددیویان کراوە ڤیددیویان دابەزانەوە پێیان بووە ئیتر ئەوەش تەمان نرخێکی خەیاڵیە بە پیای فەقی ناکڕێ چۆن ئەو کچە مدیرانە وەکو خۆیان ئەڵێن وەکو تۆتی لە سوۆسیال میدیا بە ساڵی هیچکردن بە ساڵی هیچکردن بە 2 ساڵیشکردن چۆن نتوانێمانە بەدەست بێن وڵی ئەزانی چۆنە ئێمە نەکەوینیان مووقیفێکەوە کە من بتوانم بێتە مەسلەیە کە بڵێن وەکو بوختان یەگەان شتێک کە تۆ نەتوانی خۆیان ئەڵێن خۆیان ئەڵێن ئەوە تەمان نەوەڵاوە بە پارەی مەعاش و بە ساڵێک و ینی بەو کاتێکی کەم ناکڕێ پارێکی ئاسایی نەوەڵا بە پارێژی تەمان پارێکی خەیاڵیە کڕێتتر ئایا ئەوانە شیان لە پشتەوەی و چێ بۆیانە کڕێ و چێ بۆیان سەرفەکە لەوانەیە ئەمڕۆ کۆمەڵگەی ئێمە تا ڕادەیەک تێگەشتنی هەبێ بزانیانی لە شۆیە و چێ دامیانەکە و لە شۆ بەدەسێنن هەندێکیان ئەڵێن بە ئیشکردن بەدەستمان کرد ئیشکردن ئەمانە بەدەسێنێ و ئیشکردنی کە ئێستا بە شێوازی گشتی لە کوردستانە ناوەڵڵا کاسبی حەڵال مەبەستن وەڵی زۆر بە دەگمەنە بە کاسپی حەڵال بەدەستی بێنی هەرەوەڵا ینیوان گویان لە حەڵالێکە نیە وڵی ئەمڕۆ کاسپی حەڵال چیە ینی تۆ بتوانیت لە هەج بوارێکە ئیشکەیت مامۆسایت کاسبی بەقاڵی کرێکاری ئەو ئیشەی کەیکەی بە ویژدانەوە بیکەی کە خۆت مەسەڵ بڵێن حەڵاڵیکە ئەو پارەیە هەچ ئیشێکەکەی بتوانیت تۆ ویژدانی خۆت مرتاقی کە ئەو ئیشە حەڵاڵە بەڵام ئەمڕۆ لە وڵاتەیە زۆر بە دەگمەن پارەی حەڵال ما بێت چونکە خەیاڵیە ئەو پاینانە خەیاڵیە لە کوردستانە ئەمە ڕەمزی چی وەرگرتووە کاتێم ڕەمزی هینی وەرگرتووە ئەم چیان پێڵن بخوا نادەم چیان پێڵن مۆدیێلەکان هەرەوەڵا باشە ئەمەی کە من پرسیارم کردووە نرخەکەی زۆر گرانە بەڵێ باشە لە نزیکی 20 بۆ 30 دەفەر بەڵام ئەوان دەڵێن بە ساڵی ئیشکردن بە 2 ساڵی ئیشکردن بووینتە خاوەنی ئەمە ئایا ئیشکردن بۆ ڕێگەی ڕێسا و یاسا گشتێکە ئێستا هەیە ئەتوانێم ئۆتۆمبیلە بە 20 ساڵیش ناتوانێت بیکڕێ و سیارەیە بە ئیشکردن ناوەڵا ناتوانێت بیکڕێ فەرمانبەر بە هیچ شێوازێکەوە هەر فەرمانبەری داوانە وەڵا بە سیارەی بڕە 4 بستۆمی مازین کەم خۆ ئەم وڵاتە بۆی لێ هاتووە ئەو جۆرە کەسانەوەکو تۆوتت بە ساڵێک و ڕەنگە بە کەمتر لە ساڵێکیش بنە خاونی ئەمە تۆمە گران بەهایانە بەڵام پێشمەرگە و مامۆستا ئەوانەیە کە خزمەتی وڵاتەکەن بە 30 ساڵ بە 40 ساڵ ڕەنگە نەگەن بەمشت ئەزای چۆنە موچەخۆر معاش و بۆ منە ئەو پارێکە دەستێکەوە ینی دیاری کراوە بۆ منەکە ئەوە توانێت بۆ منە ساڵێکە 12 معاش وەربگرێت 12 معاشەکە بەشی چیەکە یانی بەشی ماڵ و مناڵی بکە بەشی سیارە گۆڕینی بکە بەشی بەڵامی ئەم جۆرە کشە مۆدیلانە دیارکراونی نەوەڵە من خزی ڕاست خۆشە قسەم لەگەڵ هەندێک لە ئەوانە کرد کە ئەم جۆرە ئۆتۆمبیلە فرۆشتن کیان ڕەنگە تەنها بۆ وێنەگرتن بێ یاخود بەس بۆ ڤیدۆکردنیەک بێ بڵێن خاونیەوەی لە ڕاستیەوان وڵای ئەزای چۆنە لە کوردستانە هەموو نوعگیتیایە خۆی چەند تۆ ناتوانین بڵێ هەری خۆیەتی لەوانەیە بەناوی خۆیەوە نەبێت ڕاستەکەی لەوانەیە بەناوی یەکێکی ترەوە بێت بۆ نە 4 مانگویاتێ پێی بە دوای لیسەنێت هەشەوە بینەر بۆ خۆی زیاد هەشارەوەڵا بۆ ڕاکەشانی چواردەوە تقریبان چەند تقریبا باسی دەفتەر و دەفتەر و ئەوانەکە دە بۆ سەرەوە بەڵێ ئەرەوەڵا باش ئەم ئۆتۆمبیلە ئۆتۆمبیلی مارسیدزە یەکێکە لە شەریکە بەناوبانگەکان بەس لێرە ڕەمزی چی وەرگرتووە کاتێم جۆرە ئۆتۆمبیلە بینی چیت بە خەیاڵات وڵا هەر تقریبا باسی ئەم کچە مۆدیلان ناکەن و لەسەر ئافشانی مۆدلەکە بەڵ باش ئەم ئۆتۆمبیلە گران بەهایە چۆن بە وەکو خۆیان ئەڵێ بە ساڵەیشکردن بە 2 ساڵیشکردن نەگەنە خاوەنیم ئەبنە خاوەنیم جۆرە ئۆتۆمبیل وڵی وەکو باسێکن دەستێکی لە پشتیترایە مەسوولی لە پشت بێ نازانم ئەوشتان ئی خۆیان نییە ئەی لەکوێیان بۆ خۆیان بەچی پێیەکە نیشمان کردو ئیتر نازانم باەمە سوزانم بڵمسی بڕێگەیەکی ئیشکردنی حەڵال ئەم جۆرە ئۆتۆمبیلە گومانی دیانێ باوەڕ ناکەم بە شتێکی وابێ حەڵاڵی تیا بێ بەڵام هەمیشە باسی خەیرانی دارایی ئەکرێ لە 2014 دەڵێن خەیرانی دارایی هەیە بەڵام بۆچی ئەمان بە ساڵی ئیشکردن بە 2 ساڵیشکردن ئەبنە خاوەنێمە ئایم کوردستانی خۆمان دووبەی ئەوەنە کیشکردن بۆ ئەوان نییە بەس بۆ فەقیر و ئاژارەکەیە بۆوان نییە ناوەڵ خەیران کوا بۆوانەیە فەرمانبەر مامۆستا پێشمەرگە با بڵێن پێشمەرگە کە سنگی خۆی ناوە بە گولەوە ئەم وڵاتە پارێزێ ئەتوانێت بێتە خاوەنی ئەم جۆرە ئۆتۆمبیل هەرگیز ناتوانێت ناوەڵە کورە و خواخواتی بەشی ماڵ و ناڵەکەی گامعاشەکەی هەتا وەرت پارەی مۆلی دەوکرێ خان و دنیا مەسرەفاتی لەسەر و تا معاشەیەکە وەرەگرێت ئەو هەر سەرفەکەیتە بەچیەوە کڕێ باشە من پرسیارم لە هەندێک کەس کرد لەبارەی ئۆتۆمبیل وتیان ڕەنگە تەنها بۆ وێنەگرتنێک بێ یاخود
بە ناڕاستی بڵێم بووینتە خاونیم بەس بۆی بینەر بۆ خۆیان زیاد ئەوەشیان احتیمالی هەیە بەس خۆ تۆ کابرا لە نزیکۆ نازانی بەس ئەگەری خۆی نەبێ بۆ چێڵی خۆمە وەکو دەڵێن بۆی بینەر بۆ خۆی زیاد بکە بۆی جۆرە لە جۆرەکان خۆ و جۆرە کەسانە گیان لێنی هەرشێک بینەر باوەڕ ناکەم ئەوە خۆی ئەوەی هەر بەدڵ نەبێ ئەوی بۆ چییە بە خۆ قابلە بە سیارە بێ بە بینەریان شتێ ئەبێ بە جمهوری کابرا خۆی شخصیەتی نەبێ سیارە چییە جا بڵم چێ ناوەڵا بە ساڵ دو ساڵ چێچە خۆ کۆمپانیای مەگەر بێت ئەگەر کۆمپانیای نەبێ بە ساڵ دو ساڵ چیە خاتە ئیشتا بتوانێت سارێکی وا بکڕێت بای دە 15 دەفتەر ئەم قسەیە بکەن ینی چۆن ئەتوانن بە ساڵ و بە دو ساڵیشکردنەوە بەدەست یەک شتی تر هەیە خۆی لە تەلەڤیزیۆن و لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵایە گاتۆ لە بە ساڵە گەیشتم باوات خۆم بەس لەوەم قسەیەکەی ناخۆ تۆ سارەیەکی پێبایی 50 دەفتەرم چوزان بە ڕەنجی ساڵێک گوتیان بە ڕەنجی 30 ساڵ گوتە بەس خۆی یە پۆزێکی پێ لاس نابێ بڵاوگاتۆ لە بە ڕەنجی ساڵە گەیشتم باواتی خۆم ئەمێ ئەوەی بڵاوکرێتۆ لە تەنها ڕیکلامیش بێ وەڵاهیتەوە خۆی خۆی ڕێکلامە پێیگەیشتۆ بەڕاستیەوان خۆی زانێ ئەمە ئاگاریەوەن ئەم جۆرە ئۆتۆمبیلە بۆ خەڵکی ئاسایی ئەتوانێت بکڕێت بۆن منە فەرمانبەر پێشمەرگە ناوەڵا پێشمەرگە و فەرمانبەری داما بەسی 50 سایت ناگا بوو هەر ئەگەر نانیش نەخوا ناگا بە ساری شوواکە چۆنتوانن بەوەکو خۆیان ئەڵێن ئەمە قسەی دەمی خۆیانەکەی ئەڵێن بە 2 ساڵیشکردن بە ساهایان ئەڵێ ساڵونی ویشکردن گەیشتن بەخوا خۆی زان بەچی گوناحبارە بێت جاری وایە بە تاوان و بە بوختانێک ئێمە سال لە خۆمان بڵێن بە ساڵێکرێتەوە من تۆش تووشی تاوان هێبین خۆی ئەڵێ ینی بەدەمی خۆی ئەم هەیە لەوە چه پۆزی پیۆ لە باسارەکە سوڕبەی برادێکی بێ خزمیشی بێ سنابێ بڵاوگاتۆ لە بەگەیشتم بەم سارێ لەوە چه دامەوە دوای هەر جامەکانی بە پاکر بێتەوە ئەوە ژێ بەڵام ڕەنگە خەڵکێکی خەون بەوە ببینێ بێت تەکچە مۆدێل و کۆمانە بەدەستێ نازانێت تەنها ڕسمە خۆی لە ڕاستیاوە غەڵەتە ئەوە لەوانێت چەند کچێکی تر بۆ نمونە دانەدانە لە کۆمەلگا هەبێ بۆ قسەی ئەوەڵ بخڵەتێ پەنابەرێ بۆ بەعزە شتێک بڵێ با منش پێی بگەم خۆیەوە خۆی لە خۆیان غەڵەتەوەی کە شتێکی وا بڵاوکاتەوە حەج کەسێکە کچە مۆدێرنە یان ناسراوێکە مەسیلەیەکەوە حەقە محکەمە یعنی لێپرسینەوەی لەگەڵا بکە کاریگەری خراپ دروست بەڵێ بتۆرە بە ساڵە گەیشتی بە سارێکی بیسی دەفتەری بەچی گەیشتیت بیرە نەوتە هەیە مانگی 2 دەفتەری بەیا کرد بێ اینجا وڵا بە بەس بە بیرە نەوت باکرێ کەسەکەمەوە تیوا چۆنەبێەوە کەسابەتی حەڵال نییە حەڵال نیە نا ئەی کوا بە ساڵێگەسا کار و کەسابەت کوا ماوە هەر نەماوە لەم خەیرانەیە بە ساڵەیە بە ساڵێ سیاریی وا دەستکەشتی هەڵاتەوە بە پارەی حەڵال پێیان ناکرێ بە هیچکردنەوە پێیان ناکرێ وڵای ئێستا شتێکی وەسێکی ویان پیشان نانی ئەسڵان ئەگەر یەکێ سەرمایهداریش بە حەزکا بیکڕێ حەز ناکا بیکڕێ لەبەری لەسەر یەکێ خەڵگەڵێ ئەمە سارەیەکان هەنێک کەس پێێت ئەسڵان پێی خۆش نییە بە هیچ شێوەیەک لێ خوڕێ بەدەستیەوە بیگرێ لە شوێنانە خەڵک ببینە لەواچێ نەکەشی گرانە کارێک کراوە سە شخصیتی ئەم جۆرە بەتەشیت باشە لە سوۆسیال میدیا هەندێک بە ناو کچە مۆدێل وەکو خۆیان دەڵێن بە ساڵێیشکردن بە ساڵونیەوە بە 2 ساڵیشکردن بوونە تەخاونی مۆتۆ بۆ براژوتی نازانم خەڵک 40-50 ساڵە پێوە ناتوانێت سارێکی وا بکڕێ بە کاسپی حاڵ بڵێ خەڵگەسی ساڵە کاسپیەکان ناتوانێت سارێکی دووسەری بخاتە ژێر خۆی ئێستا خێرە کابرا لە وڵاتێکی تر و لەم دراوسەکانەوەیت ئەڵێ بە ماوەی ساڵێ بوون بە خاوەنیەوە هەر شتا چە تەقلیچ کەسێکەوە چ کەسابەتێکی وا بێ ئەگەر بەو قسەیە و بێ بێ مانگی نزیکەی 2-3 دەفتەر پاشەکەوتی کردبێ اینجا بە ساڵەیشکردنتر هەموو کەس زانێ ماگانە نیە لاچێ ڕۆژانەیە تر خۆیان نەزان خۆیان و خۆی خۆیان کرێکاریە ئەبێت کرێکاری فەقیر ێساش ناتوانێت سواری تەکسی بێ ناتوانێت ڕۆژێکە هەفتەیەکە ناتوانێت دوو جارکە بخۆ وایەوانێ ئەمان بە ئاسانی ئاوا دەستیان پێگا بەڵام فەقیر و هەژار و فەرمانبەر و با بڵین بە پێشمەرگە و بە مامۆستا و هەمووانش ڕەنگە بە خەونی ژەمەنەبی فەقیر و خەڵکی بە شخصیت لە حیا حرمەتی خۆی و کەس و کارەکەی دەستی بەڵام خەڵک کەس نازانێ ئەوانە کێن لەکوێ هاتوون بە چه زمانێ قساکە خۆ شتێ دیارە جۆرە کەسانە کە باسەکەن بە ساڵێک و بە 2 ساڵیشکردن شتیوان ئەکرێ هیچ شتی شوێنێ ئەسڵەن شتیوانی هەر منتەق نیە ناچێت تاقلەوە هەردۆ خۆ قەناعەتە بۆ قسێ هەیە بەڵام هەندێک کەس شتێکی تریانەوە دەیانوت ڕەنگە تەنها بۆ ڕسمگرتنێک بێ بەڕاستین خاوەنی و سیارەیە نەبن ئەوە شتێکە خۆیان نەیزانن بەڵام کابراکەی بینی پێێتی بە مانگ و دوو مانگ ئەگەر بە سۆڕیش بێنێ کابرا پێێتی ڕسمی تیاگا خۆستا شتێک بۆ بە سناب دوو سنابی تیاگاڵێهی خۆمە سیارەکە تۆش بڕای پێکن بڕای پێکم خۆم تۆ لە نزیکەوە نایبینی بەس ڕەنگە خۆ کاریگەری خراپی دروست بکات لەسەر مێشکی هەندێ کچی دیکە کە ئاواتی پێ بخوازێ ڕۆژە بێت زۆر ڕاستە قسەکەی جەنابێت تەسیرەکاتە سەر کۆمەڵێ
هەرزەکار کە هیچ شتێ نازان تەنها مۆبایلێکی بەدەست مۆبایلەکەی خۆی بای $100 نییە باینەوە $80 سناپێکی تیادا ناوە شتێکی تیادا ناوە شتێکی وایە بینێ نازانێت لە پشتیوە چیە گوزەر عەقڵی ئەو شتانە وەرناگرێ هەتاکو دەستی نەچێ بە غەڵەتەکە نەچێ غەڵەتەکەنەکە ناشگا بۆ بەڵام ئەوە سەری عایلەیەک شۆڕەکات شەریکەی مارسیدس خۆی براندە سعری گرانە لە بە حەقی بە ئێرەوە نییە بڵێ لێرە گران لە هەموو دنیای گران باشە من ئۆتۆمبیلێکت نیشانە دەم بزانم تۆ ڕاستەخۆ لەگەڵ بینینەوە ئۆتۆمبیلە مێشکت بۆچیە سەریکە میێنێ ینی چۆن ئەو مارسی جی کلاسی 63 ئەم جۆرە ئۆتۆمبیلە نرخی چۆن ئەم جۆرە ئۆتۆمبیلە گەر مۆدێلی 22 بێ $300,000 ینی بە زمانی بازاری دەفتەر 22 0 کیلۆمەتر بێ بای 30 دەفتەرە کە $300,000 ئەم نرخێکی تەمان خەیاڵیە کی ئەتوانێت ئەم جۆرە ئۆتۆمبیلانە ئەم جۆرە ئۆتۆمبیلانە زۆر کەس دەتوانە بکڕێ ئەم وڵاتە دەوڵەمەنی عیملاقی زۆر باشویتە یعنی بۆ ئەوانەی کە ڕەسمالەکەن ئەوانەی تاجرن ئەوانەی تیجارەتەکەن ئەوانەی یعنی کەسابەتی زەخمەکەن بۆوانە ئاساییە زۆر بەڵام ئێستا ئەبینین هەندێک کەس دەیە لە وڵاتانی دیکەوە دێنە وڵاتی خۆمان بە ساڵی ئیشکردنەوە و خۆیان ئەڵێ بە 2 ساڵ ئیشکردن ئەڵێم بوونەتە خاونم جۆرە ئۆتۆمبیلە واللهی مەبەستی کێ ئاخرەوێ بۆم ڕوونکەیتەوە بزانکە لە سۆشیال میدیا باسەکە واللهی ئەویان من نە سەیریانەکەم و نە ئاگا و نە معلوماتم لیانە بەڵام قەت هەیە ئەم قسەیان ڕاست بێ یعنی کەسابەت یعنی بە ساڵی ئیشکردن بە 2 ساڵ بگەنە ئەگەر ئەم شخصانە ئەگەر ساڵۆنێکی هەبێ ئەم ڕۆپاری ساڵۆن خەیاڵیە یعنی کۆمەڵێ کچە مۆدلمانەیە ساڵۆنیان هەیە یعنی ساڵۆن سیرەکەی قژێ بڕێ بۆ کچێکی 3 ساڵ 30,000 لێسە بەس دارانی ساڵۆنیش بۆ خۆی ئاسان نییە ئەویش ئیمکانێت تێوەبەیەک هەموو کەسابەتی ئەمڕۆوە ئێستا بۆ نمونە فەرمانبەرێک پێشمەرگەیەک مامۆستایەک فەرمانبەر بەعام ئەتوانێت ببێتە خاونێم جۆرە ئەمە زۆر زەحمەتە بۆ فەرمانبەر بتوانێت بە مەعاشەکەی خۆی مەعاژم ڕۆبەزەوەی ئەی ژیانێ نانەسکیش لەوانێ نەشی ژیانێ گەریشێکی ستری لەگەڵانەکە مەعاش تۆ مای 600,000 و 700,000 لە حیاتیان باڵیشکردن نەگەنە خاوەنی ئەبنە خاوەنیم جۆرە ئۆتۆمبیل یا بە بیرە نەوتێ بێ یا بێ کچە مۆدیل بێ ئەو پێ بێ خۆدۆڕانە شتیایە بۆیە بەدەستیێناوە بە ساڵێک ئێستا کار و کەسابەت کوا ماوە هەر نەماوە وڵا بەس بە بیرە نەوت باکرێ کەسەکەمەوە شەریکەی مەرسیدس یەکێکە لەو شەریکانی کە شەریکێکی پرۆتۆکۆلیە کە زۆربەی سەرۆکۆکان لە پێشوازی و پرۆتۆکۆلی خۆیاندا و جۆرە ئۆتۆمبیلە بەکارێن